سڵاوی خۆی گەورەتان لێبێت بینەرانی کەناڵی مۆم بە ڤیدیۆیەکی جیاواز گەڕێنەوە لاتان. لەم ڤیدیۆدا باس لە پلانەرێکی زۆر ناوازە دەکەین کە ئەمەش بەرهەمێکی ناوازەی کەناڵی مۆمە. لێرەدا پلانەری ڕۆژانی ڕەمزانی مۆممان هەیە، واتە ئەمە ناوی پلانەرەکەیە و ئەمەش شێوەی پلانەرەکەمانە. باشە، لەم پلانەرەیە بە پێویستمانزانی بە تایبەتیش بۆ خوێندکارانی ئازیزیدا بنین لەبەر ئەوەی بتوانن لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا هەم بتوانن سعیەکانیان بە باشی بکەن، هەم بتوانن پەرستش و تاعاتێکی باش ئەنجام بدەن. لێرەدا با بچینە ناو پلانەرەکە بزانی چی لە خۆی گرتووە. لە بەشی یەکەمە لە پلانەرەکەدا نووسراوە لیستی توێشی ڕۆژانە، واتە سێریکەن نووسراوە ئەو چاکەی دەبێت ئەنجامی بدەم لە ڕۆژی یەکەم یان ڕۆژی دووەم سێم هەتا ڕۆژی سیهەم نووسراوە لێرەدا. باشە، واتە هەر ڕۆژ و تۆ چاکەیەکەکە ئەگەر چی چاکەکە زۆر بچووکیش بێت. ئێستا هەنە بیرۆکەتان پێی ئەڵم لەسەر ئەوەی چاکەکان چۆن بێت. لە بەشی خوارەوە لێرەدا ئەڵە چی؟ ئەڵە چاکەکردن چی گۆڕی لە مندا و فێری چی کردم بە درێژایی ئەو سی ڕۆژەکە تۆ هەر ڕۆژ و چاکەیەک نووسیوە و هەر ڕۆژ و چاکەیەکت کردووە، بێگومان شتێکی گەورە لە تۆیە ئەگۆڕێت. پێویستەکە لێرەدا لەگەڵ خۆدا ڕاستگۆ بیت و بینووسیت و بڕیار ئەید ئایا دوای ڕەمەزانیش ئەو چاکانە ئەنجام دەیت یاخودنا. ئێستا هەنە بیرۆکەتان ئێمە بیرۆکەکانمان لێرە نووسیوە، بڕوانن بیرۆکە ئەڵێ دەکرێت ئەم بیرۆکانە یارمەتیت بدەن بۆ پڕکردنەوەی لیستی توێشی ڕۆژانە. بۆ نمونە یارمەتی دانی دایکم لە ئامادەکردنی خوانی ئێوارە یاخود پاشێو. باشە، یانیش لە بەرکردنی سوورەتێکی کورسی قورئانی پیرۆز، یارمەتی دانی کەسانی بەتەمەن و پاکەوتا لە شوێنە گشتیەکان، یاخود پەیوەندیکردن و هەواڵپرسینی خزمان یانیش هاوڕێیان، یانیش گوێگرتن لە زنجیرە وتارێکی ئاین و زانستی و تا دوایی. باشە، ئەمانە دەتوانن خۆتان بیخوێنەوەوانێ و هەر ڕۆژە و با بڵین خاڵێکی لێکێک لەم چاکانەیە بنووسن کە ئەنجامی دەدەن. باشە، ئێستا بەشێکی ترمان هەیە لەم با بڵین پلانەرەدا، ئەویش چییە؟ بریتیە لە چالنجکردنی خۆم بە گۆڕینی خۆی ناباش و زیادکردنی خۆی باش. بڕوانن لێرەدا خۆی باش کە ئەبێت زیادی بکەم ئەو خۆ باشانە چین کە تۆ ئەبێت زیادیان بکەی. با بڵین بتەوێ وەرزش ئەنجام دەیت یان بتەوێ کتێب بخوێنی تەوانێ یان زوو هەستان لە خەو، ئەمانە خۆی زۆر باشن ئەگە بتوانین دروستی بکەی لە خۆتدا. بەڵام خۆ ناباشەکان چین؟ با بڵین کەسێکە نوێژ ناکات ئێوە دەست پێ بکات، تۆ لەوێ ئەینووسی بۆ نمونەڵی من نوێژ ناکەم، پێویستەکە دەست بکەم بە نوێژکردن، پێویستەکە وا بکەم یان بۆ نمونە درەنگە ئەخەوێت یان ئەوەی کە زۆر ئەخەوێت کاتەکان تەکۆژی، ئەمانەش خۆی ناباشن وەکو دەزانیت. پێویستەکە بینووسیت و لەم سی ڕۆژە چاڵەنجێکی خۆت بکەیت بۆ ئەوەی بتوانیت ئەم خوانم بگۆڕیت. باشە، وەکو نووسی وشمانە لە ڕەمەزان کە سی ڕۆژە دەتوانیت هەر خۆیەکت بوێ خۆی باش بێت دروستی بکەیت، هەر خۆیەکی خراپیشت هەبێت لەم سی ڕۆژەدا دەتوانیت ئەو خوا خراپە نەهێڵیت. ئۆکەی، ئێستا لێرەدا دەستەکەین بە پلانەکەمان. ئەمە بڕۆنە لێسە و با بۆتان شی بکەمەوەنێ ئەم پلانەرە کە لە دوو لاپەڕە پێکاتەوە وا گریمانم بکەن. ئەم دوو لاپەڕەیە یەک پەڕەیە، باشە، یەک پەڕەیە، نەک بڵێ دوو پەڕەی جابن، هەردووکیان یەک پەڕن، بەڵام نەئەکرا لە خوارەوە بینووسم ئەم بەشە لێرەدا. ئێستا چیەکەین؟ نووسراوە پلانێری ڕەمەزان، واتە ئەمیان تایبەتە بە ڕەمەزان و بە پەرستش و تاعاتەکان. بۆ نمونە لێرەدا ڕەمەزان یەکی مانگی با بڵین ساڵی 1444 عەرەبیە. لێرەدا دەتوانن بەروارێکی بە کوردی بنووسن، ینی ببورن بە کوردی نا، ینی ئەتوانین بڵین بە ڕۆژمێری زاینی بینووسن کە دەکاتە یەکەم ڕۆژی ڕەمەزان بۆ نمونە 23 دەکات بە ڕۆژمێری زاینی لێرەدا دەینووسن، یاخود چەند شەمە دەکات ئەو ڕۆژە ئەینووسن. و بێگومان لە هەر با بڵین پلانێکی ڕەمەزان یان هەر ڕۆژێکی نوێدا ئەمە فەرمودەیەکمان بۆ داناون. ئێستا لێرەدا چیمان هەیە؟ لیستی پەرستشەکانم هەیە. لێرەدا وەکو دەزانن نوێژە فەرزەکانمان هەیە کە 5 دانەیە بە ڕۆژوبوونی شێکێکە لە پەرستشەکان. ئێستا 6 نوێژی تری سونەتی ترمان بۆ دانا. بۆ نمونە نوێژی تەراویحمان هەیە، تەراویحمان هەیە، شەو نوێژمان هەیە، دوعا، ویتر، نوێژی سونەت، نوێژی زوحا. ئەمانە لە لیستی پەرستشەکاندا نووسیمان و دەتوانین سەحی لێبێ ئەگەرەکانی کە ئەنجامدا. دواتر قورئانی پیرۆزمان هەیە. ئەمڕۆ سوورەتمان داناوە لەگەڵ ئاەتە، بڕیارەی سوورەتی چی بخوێنی؟ با بڵین سوورەتی بەقەرە ئەخوێنیت تا ئاەتی چەند؟ لێ ئاەتی 1 تا ئاەتی 50. ئەمانجی ئەمڕۆی منە بۆ خوێنی قورئانی پیرۆز. دواتر تەسبیحاتمان هەیە. لە تەسبیحاتە نووسیمانە 100 جار یاخود 100 دانە. ئەتوانیت هەر جار و زیکرێ بکەی. بۆ نمونە ئەمڕۆ بڕیارەیەت 100 یاخود 200 دەتوانیت زیاتر بخوێنی، مەسەلا ئەستەغفر الله، سبحان الله، الحەمدولله، هەر جارە و زیکرێک زیاد بکە، هەر ڕۆژە و زیکرێ بکە بە زۆری. ئەمەش بۆ زیکرەکان. پاشان چیمان هەیە؟ ئەو کوپە ئەوانەی کە ئەمڕۆ خواردوومەتەوە کە بەڕاستی زۆر گرنگە لە ڕەمەزاندا کە پێویستە کابڕی پێویستی ئەو بخۆینەوە، بەڵام بەداخۆ زۆر بەمان ئیهمالی ئەکەین
هەوڵ بن خواردنێکی کەم بخۆن، ژمێکی سووک و باش بخۆن لە دوای واتە لە ئێواراندا و هەتا ئەو کاتی دەخەون هەوڵ بن 4 بۆ 5 بەرداخ ئەو بخۆنەوە و هەتا پێش پاشی واتە پێش ئەوی نانی پاشی بخۆن 1 بۆ 2 کوب ئەو بخۆنەوە. ئێستاش لێرەدا کە ئەمە زۆر بەلای من و گرنگە ئەو شتانی بۆ ئەمڕۆ سپاسگوزاریانن. وەکو دەزانن چالنجێکمان کرد لە ئینستاگرام، ئەم چالنجە بریتی بوو لەوەی کە با بڵین 3 شت بنووسی لە ژیانی ڕۆژانە تا کە هەتا با بڵین ئەو هەناسی هەڵی ئەمژین، لەوەی کە موسڵمانین سوپاسی خۆی گەورە بکەین، لەوەی کە خوێنەواریمان هەیە، لەوەی کە توانای بیستنمان هەیە، توانای قسەکردنمان هەیە، توانای بینینمان هەیە، زۆر شتی تر ئەگەر بیر بکەینەوانێ، یان لە هەر قۆناغێکی خوێندنی سوپاسی خۆی گەورە بکە، یان لەوەی کە ئێستا ئینتەرنێتە هەیە و سەیری ئەم ڤیدیۆی دەکەیت، زۆر شت هەیە کە سوپاسگوزاریان بۆ دەربڕین لەسەر ئەو ڕۆژەمان. ئێستاش دێنێ سەر چی؟ ئەمە بەشی وەکوتمان پەرستشەکان بوو. باشە ئەمە هیچە بێ پڕی بکەیتەوە لە هەمان کاتا بۆ هەمان ڕۆژە بێ ئەمەش پڕ بکەیتەوە. ئەمە چۆنە؟ ئەمە پلانی ڕۆژانەیە. باشە ئەمیان بۆ خوێندکار زۆر گرنگە. بێگومان وەکو دەزانن کە چەندین جار وتومەوە ئێڵێمەوە پێویستە کە هەموو کەسێک پلانی ڕۆژانی هەبێ، بەتایبەتی خوێندکاران زۆر گرنگە هەموو خوێندکارێک پلانی ڕۆژانی هەبێت بۆ ئەوی سەرکەوتوو بێت. بزانین پلانی ڕۆژان لێرە چۆن داماڕشتووە. لێرەدا ویستم کاتژمێرەکان بنووسم، بەڵام دوای بیرم کردەوە هەموو کەسێ وەکو یەک هەڵناسێ لە خۆیان ناخەوێت. بۆیە لێرەدا ئەمانی کە لێرە جێم هێشتووە دەتوانیت ئەو کاتژمێرانە بنووسی کە هەڵدەسی لە خۆ، با بینێکی ساعت 5 هەڵدەسێ لە خۆ. باشە 5 بەیانی لێرە ئەنووسی بۆ منە 5 6 7 ئیتر بەپێ کاتژمێرەکان ئەنووسیت و لە پەنایە ئەو شتە ئەنووسی کە ئەتەوێت ئەو ڕۆژە ئەنجامی بێ. با بڵێن ئەنووسی 5 هەڵەسم لە خەو، یان 4 هەڵەسم لە خەو لە بەرەوەی ڕەمەزانە، 4 هەڵەسم لە خەو بۆ منە پاشێوەکەم نوێژەکەم. دواتر لێرە دەنووسی ساعت 5. باشە ئەنووسی چی بکەم؟ بۆ مناڵی سعی لە فڵان وانەیە ئەەکەم، سعی لە فڵان تاقیکردنەوەیە ئەەکەم، ئیتر بۆ شێوازە پڕی ئەەکەیتەوە. لێرە چیمان هەیە؟ لێرە کارە هەرە گرنگەکانمان هەیە. کارە هەرە گرنگەکان و کۆچی تۆ بێگومان لێرە هەموو کارەکانە نووسیوە، بەڵام لێرەدا زۆر جار کە ڕۆژانە پێی ئەچیتەوە ئەڵی بچی بکەم چی نەکەم تاقەتە نیە. زۆر جار بە ڕۆژیوە هەموو شتە سێرکی ناخاڵە نووسیوە. لێرەیە ئەو خاڵە 1-2 خاڵی زۆر گرنگ دابنێ کە پێویستە کە لە ڕۆژە ئیلا ئەنجامی بدەیت. لێرە ئەینووسی بۆ ئەوەی هەمیشە لەبەر چاوت بێت کە ئەها کتێبەکەت نەکردوانێ ڕاستەخۆ یان ببرون دەفتەرەکە ڕاستەخۆ چاو بچێتە سەر ئەو خاڵە. ئۆکەی دواتر چیمان هەیە؟ ئەرکی ماڵەوە و تاقیکردنەوەی بەیانی یاخود هۆموۆرک کە مامۆستا دەداتێ بۆی بیرت بێت. بۆ منە مامۆستا ئەڵێ فڵان شتم بۆ حازرکەن، ئەوەی ئەم بۆ حازرکە 2 دەرەجەی ئێمە. باشە سێرەکی تۆ لەوێ ئەینووسیت بۆی بیری نەچێتوانێ. بۆ مناڵی پێویستە ئەو شتە بکەم 5 دقم لاوانێ پێ بچێت، چوزام لاوانەیە کەمتر لە کاتژمێرێکم پێ بچێ، تۆ لەوێ ئەینووسیت ئیتر بیری ناچێتوانێ. یان ئەگەر تاقیکردنەوەت هەبوو بۆ بەیانی بۆی بیری نەچێتوانێ، لێرە ئەینووسی بۆ مناڵی تاقیکردنەوە بەسما تاقیکردنەوەی 20ەکە 60ەکە نییە، یان وەک ئەڵێن نێوەی ساڵ و سەری ساڵ و ئەمانە نە. لەردا بۆ نمونە کویزێکە هاجاروە مامسا لە پراشتێکی پێڵیان کویزێکی 5 نمرەیە زۆر کەم بێت، تۆ لەریا ئەینووسی. ئەم تێبینە ئەمە لێرە بۆ ئێوەی خوێندکارمان جێهێشتووە. حەزمانێکە هەموو شتێک خۆمان بنووسین و پڕیکەینەوە، وەکو چۆن من 2 خاڵم پڕ کردوێتەوە. ئەم تێبینێ تەنها و کۆمدانە کە خوێندکار زۆر پێویست نەبێ بە هەموو شتێک کەم دامنا و خۆشتان شتێ بکەن. بۆ منە با بیرۆکێکتان بێ مەلەسەر ئەم تێبینێ توانن بۆ منە خۆتان چی بکەن. با بڵێن تۆ لە ڕۆژەکەیە کە 24 کاتژمێرە هەیە، 1 کاتژمێرە لێ ئەمێنێتەوە، چکە زۆر بە باشی کارەکانی کردوسایەکانی زوو تەواو کردووە. کاتژمێرێک لێ ئەمێنێتەوە، تۆ ئەتەوێ ئەم کاتژمێرە و هەروە ناڕوات ئەنووسی تێبینی. بۆ نمونە لای خۆت لەو کاتژمێرە بڵێ ئەگەر کاتم مایەوە، واتە مەشتەکە ئیجباری نییە، ئەگەر کاتم لێ مایەوە پێویستە کات سعی لە فڵان وانەیە بکەم، یانیش سێرەکەی بۆ هەفتەیەکی تر بۆ نمونە با بڵین ئەبێ راپۆرتێک حازر بکەی بۆ مامۆستاکەت، لێرە ئەینووسی لە ماوەی ئەو ساعەتی یاسەیەکی تۆ زۆر شت ئەەکەیت. باشە زۆر شت ئەەکەیت و سێرەکی گەر هەموو ڕۆژی ئاوا کاتەکانێ بە جوانی بەڕێوەبەری هەرجار و کەمێک کاتێ لێ ئەمێنێتوانێ بەمەش ئەتوانیت فریای هەموو ئەو شتانە بکەوی کە ئیتر دەرسەکانی بە دەرسەر کەڵەکە بوو بێ، یان بڵین خود بۆ راپۆرتی بۆ سیمیناری شتێک ئامادە بکەیت، دەتوانانی خۆل و کاتە ئامادە بکەیت. بە هەمان شێوەش لاپەڕەکانی ترە و کووتمان هەجار و حەدیسێکی جیاوازمان هەیە، یان شفەرمودا لێرەشدا ڕۆژەکانی ڕەمەزان کە دەگۆڕێت. باشە لەرەدا دوو ڕەمەزانە بە هەمان شێوە. ئێستاش بۆ ئەوانی پرسیار دەکەن ئەم پلانەرە چۆن بەدەست بهێنین، دەتوانن بە 2 ڕێگا بەدەستی بێنین. یان ئەوەی لە پیجی ئینستاگرامی خۆمان واتە کەنزل مۆتیڤیشن داوای ئەم پلانەرە بکەن و نامەمان بۆ بنێرن، دەتوانین بە 2 شێواز بتاندێنێ ئەش بەدڵی خۆتانە، یان ئەوەی کە خۆمان بۆتان چاپ دەکەین و
دواتر لە هەر شار و شارۆچکەیەکن بۆتان دەگەێنین یانیش بەڕێگەیەکی تر کە ئەویش بریتێلەوەی کە بە PDF بتان دەینێ بە بڕۆی من ڕێگی دووەم باشتر بۆ ئێوە لەبەرەوەی لەسەرتان ینی کەمتر لەسەرتان ئەکەوێت باشتر وایە بە PDF داوای بکەن و دواتر دەتوانن خۆتان لە چاپخانەیەکی نزیک ماڵی خۆتاندا چاپی بکەن. ئێستاش هەر پرسیارێکتان هەیە دەتوانن لە کۆمنت بنووسن یاخود لە پیجی ئینستاگرامی کەناڵی مۆم نامەمان بۆ بنێرن ئینشاءالله بە سووترین کات وەڵامتان دەدەینەوانێ و لێرەدا هیچ شتێکم نەماوە هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازم هیوادارم ئینشاءالله ڕەمەزانێکی پڕ خێر و خۆشی بەسەر بەرن هەمووتان خۆتان لەگەڵ